تا ئێستا ئاگرەکەی کێڵگەی کۆرمۆر کۆنتڕۆڵ نەکراوە. شەوی ڕابردوو چی ڕوودا و زیانەکان چی بوون ورد و درشتەکەیتان پێ دەڵێم. سەرچاوەیەکی بەرپرس لە کێڵگەی کۆرمۆر قسەی بۆ 964 کردووە و بەم شێوەیە باسی زانیاریەکانی بۆ 964 کردووە. ئەو باسی کرد شەوی یەکشەممەیەم هەفتەیە کاتژمێر 11:27 بۆ 30 خولەک دوو درۆن هاتوونەتە سەر کێڵگەکە، بەڵام هەرزوو ڕادارەکان پێیان زانیوە و ئەلەرم واتە ئاگادارکردنەوە لێی داوە و ینی کارمەندان و بەرپرسان لەوێ کەوتونەتە حاڵەتی ئامادە باشیەوە، بەڵام ئەو شەوە هیچ ڕوونیدا. وەکەوەی باسی کرد شەوی ڕابردوو لە هەمان خولەک واتە 11:27 بۆ کاتژمێر 11:30 خولەک چەند درۆنێک کە تا ئێستا دیاری نەکراون ئایا دوو درۆن بوون یاخود زیاتر، بەڵام وەک باس دەکرێت بە پێی زانیاریەکانیان لە دوو درۆن زیاتر بوون. لە 11:27 خولەک یەکەم هێرشیان ئەنجام داوە، کۆگایەکی گازیان بە ئامانج گرتووە کە گازی LPG تیدا بوو و 500 بۆ 600 هزار مەتر سێجا گازی تیدا بوو یاخود پێ سێجا گازی تیدا بووە و ئەو کۆگایە بە ئامانج گیراوە و تا ئێستاش نەکوژاوەتەوە. وەک باسی دەکات ینی لە ماوەی کاتژمێر 11:27 بۆ 30 خولەک 5 دەنگی تەقینەوەی بەهێز لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی کێڵگەکە و ئەو کۆگایە بیستراوە و دواتر هیچ دەنگێک نەماوە. ئێمە پرسیاری ئەومان لێ کرد بۆچی تا ئێستا ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە و باسی لەو کرد کە هەرزوو تیمەخانی بەرگری شارستانی گەیشتوون، بەڵام ڕێگان پێ نەدراوە داخلی کێڵگەکە بن لەبەر دوو هۆکار. یەکەمیان لەبەر مەترسی دووبارە بوونەوەی هێرشەکە، دووەمیان دەبێت ئەو مادەی لەناو ئەو کۆگایەدا هەبووە بە تەواوەتی بسووتێت، چونکە ئەگەر نەسووتێت کاریگەری ژینگەی و تەندروستی دەبێت بە تایبەت بۆ سەر کارمەندان. ئێمە لێمان پرسی ئایا لە ڕووداوەکەدا هیچ زەرد و زیانێکی گیانی هەبووە؟ ئەو باسی لێوە کرد لەگەڵ دەنگی ڕادارەکان کارمەندان و ئەوانەی لە کێڵگەکەن چوونەتە ناو کەمپەرەکان ئەو شوێنانن کە بە کۆنکرێت ئامادەکراون و بۆ خۆحەشاردان و پاراستنی کارمەندەکان دروست کراوە. لەبارەی ڕاگررتنی کارەبا و یاخود بەرهەمێنانی کارەبا ئەو سەرچاوەیە کێڵگەی کۆرمۆر باسی لەوە کرد لە نزیک کێڵگەکەی ئەوان واتە هەر لەو کێڵگەیەدا، بەڵام لە نزیک ئەو کۆمپانیایە کۆمپانیایەکی دیکە هەیە کە بە ناوی کۆمپانیایی ئەگریکۆیە. ئەو کۆمپانیایە بەرپرسە لە بەرهەمێنانی غاز بۆ کارەبا. وەک باسی کرد لەگەڵ هێرشەکان ئەوانیش هەموو بەرهەمێنەکانیان ڕاگرتووە، بەهۆیەوە گرفت بۆ کارەبا دروست بووە و دۆخی کێڵگەکەش لە ئێستادا ئاساییە، بەڵام هەموو ئەو دەروازانەی کە دەستنەوە ناو کێڵگەکە داخراون و ئەو کارمەندە زۆر تایبەتانەش نەبێت کە پێویستە لە کێڵگەکەدا جموجۆڵان هەبێت، باقی کارمەندەکانی دیکە لە شوێنەکانی پاراستنی خۆیاندان. وردەکاریم هەواڵە لە 964 دۆتکەی ئاردی بخوێنەوە.